بارزانی و بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد. نووسینی مەسعود بارزانی. بەرگی سێیەم بەشی یەکەم 1961 بۆ 1975 شۆڕشی ئەیلول 1961 بۆ 1975 وەستانی شەڕ و دەستپێکردنی گفتوگۆ هەوڵ و تەقەلای سوپا لە هەردوو بەرەی پیرس و مێرگە سۆردا بۆ کەلێنتێخستنی هێڵەکانی داکۆکی پێشمەرگە و نەیەشتنی بربەرەکانێ و گەیشتنە بارزان. بەو جۆرەی نەخشی بۆ کێشرا بوو بە هیچ دەرچوو. بەڵام جەنگاوەرەکان لە بارودۆخێکی سەختدا بوون کە ڕۆژ بە ڕۆژیش سەختتر دەبوو. شێخ ئەحمەدی بارزان پاش ڕاوێژ و گفتوگە و ئاڵوگۆڕکردنی بیر و بۆچوون و لێکۆڵینەوەی هەڵوێز لەگەڵ مەلا مستەفای بارزانی برایدا وای بە باش زانی بە مەبەستی ڕێخۆشکردن بۆ گفتوگۆ لەگەڵ قاسم جاڕی وەستاندنی شەڕ لەبەری بارزاندا بدات. بەڵام قاسم گومانی وابوو هەناسەی شۆڕشی بڕیوە و بە سەریاندا سەرکەوتووە و بەهۆی ئەو لە خۆبایی بوونەوە کە پاش ئەو ئەنجامانەی سوپاکەی لە ناوچە گەلێکی تردا وە دەستی هێنابوون هاتبوو بەسەریدا و لای وابوو کە هیچ پێویستێک بە هیچ جۆرە گفتوگۆیەک لە ئارادا نەماوە. هەرچەندیش سەرەتا بە پێشنیازەکەی شێخ ئەحمەد قایل بوو کە بۆ خۆی ناوی دەخالەتی لێ نەبوو بەو مەرجەی کە شێخ ئەحمەد بارزانی و هەواڵە جەنگاوەرەکانی بێ هیچ جۆرە مەرجێک لەوانەوە و هیچ گفتێک لەمەوە بدا بەدەستیەوە. جا ئەوە بوو بەرامبەر بەما قاسم ئەم وەڵامی لە بارزانیەوە وەرگرت. من داوای هیچ لێبوردنێکم لێ نەکردووی و پێویستیشم بە لێبوردن نییە. ئەوەندەی لە توانەمدا بێ بەربەرەکانی دەکەم. ئەگەر هیچ وەیەکی داکۆکی لە خۆکردنیشم بەدەستەوە نەما ئەوە وڵات بەجێ دەهێڵم. لە ئەنجامی ئەمەوە بارودۆخێکی نوێ هاتە گۆڕێ. پێویست بوو لەسەر بارزانی تا دوا هەناسە داکۆکی لە خۆی بکە بێ ئەوەی هیچ بیرێ لە خۆ بەدەستەوەدان بکاتەوە و بە هەر جۆرە بێ چارە بۆ مەسەلەی بەردەوامی خەبات بدۆزێتەوە. بینا لەسەر ئەمە بارزانی لە هەشتی تشرینی یەکەمدا داوای لە شێخ ئەحمەد کرد ڕێگەی بدا بچێتە گوندی دۆرێ و چەند ڕۆژی لەوێ مایەوە. چاوەڕوانی شوێن کەوتوانی و ئەو پێڕەوکارانەی بوو کە چارەنووسی خۆیان بە چارەنووسی ئەوە گرێدا بوو نێزیکی 600 بارزانی و 500 کەسی تر بوون لە ناوچە جیاجیەکانی کوردستانەوە. چوونی شێخ ئەحمەدی بارزان بۆ بەغدا. پاشەوەی شێخ ئەحمەد بڕیاری شەڕ وەستاندنی لەگەڵ هێزەکانی حکوومەتدا پێشمەرگە لە بەری مێرگە سۆرکشانەوە و گواستیانەوە بۆ دوو گوندی پیران و بێدۆت. ئەوانش کە بەری پیرسیان داگرت بوو کشانەوە بۆ دوو گوندی دۆرێ و لێڕەبیر. عەبدولکەریم قاسم داوای لە شێخ ئەحمەد کرد بێ بۆ بەغدا بۆ چاوپێکەوتنی و هەموو خێزانەکان لە دوو گوندی بارزان و مێرگەدا کۆکاتەوە. ئەنجا هێزەکانی سوپای عێراق ڕوویان کردە هەردوو ناوچەی مێرگە سۆر و بارزان. هێزەکانی لیوەی پێنجەم بە سەرکردایەتی زەعیم عەمید حەسەن عەبود چوونە ناو گوندی بارزانەوە و فەوجێکی هێزی سێی پیادەش بە سەرکردایەتی عەقید وابی چووە مێرگە سۆرەوە و خێزانەکانی شێخانی بارزان بە خێزانی بارزانی خۆشەوە لە گوندی مێرگە سۆردا یەکیان گرتەوە. عەبدولکەریم قاسم لە سەرەتادا بڕیاریدا بۆ هەموو خێزانەکانی شێخانی بارزان دوور خاتەوە بۆ ناوچەی فڕاتی ناوەڕاست. بەڵام پاش چاوپێکەوتنی شێخ ئەحمەد لەم نیازەی خۆی پاشگەز بووە. عەبدولکەریم قاسم ئەم کاری بە سەرکەوتنێکی واتایی و استراتیجی گەورەدانا کەوا بارزان کرا بە ناوچەیەکی بێلایەن و ئارامی تا دەگاتە ئەوەی کە هێزەکانی بارزانی لە سەرجەمی ناوچەکە دوور بخرێنەوە. پشتیشی بە بەڵێنی شێخ ئەحمەد بەست لە بڵاوکردنەوەی ئارامی و جێگیری لە ناوچەکەدا. بۆیە هات سوپای عێراقی لێکشاندەوە. لەلایەکی تریشەوە شێخ ئەحمەد و مەلا مستەفای برای لەسەرەوە ڕێکەوتن کە ئەگەر هاتوو گفتوگۆ لەلایەن حکوومەت لەلایەکەوە و بارزانی و سەرکردەکانی تری شۆڕشدا لەلایەکی ترەوە سەری نەگرت ئەوە ئەم ناوچەیە لە هەموو کردەوەیەکی سوپای دوور ڕاگیرێ. هەروە ڕێکەوتبوون کەوا پێشمەرگا هیچ شوێنێک لەم ناوچەیەدا گیر نەکە و هیچ بنکە و بارەگایەکیان تێدا نەبێ. پاش ماوەیەکی کەم دەرکەوت ئەم کارەی بارزانی و شێخ ئەحمەدی برای کردیان کارێکی لەو پەڕیژیریدا بووە و سوودێکی زۆری بۆ شۆڕش و بۆ بەردەوامی شۆڕش هەبوو. هەرگیز ئەو کارە دوور لە هەر بنەمایەکی شەرەف و ڕەوش بەرزیانم لە بیر ناچنەوە کە عەقید وابی لە مێرگە سۆردا کردنی و ئەو ئازار و ناڕەحەتیانە لە یاد ناکەم کە ئەو کابرایە پێی گەیاندین. یەکێکیان ئەوە بوو لوقمانی برامی گرت و بە زەنجیر و کەلەب چەکراوی ناردی بۆ بەغدا و لەوێ فڕیدایە زیندانی سوپای ژمارە یەکی مۆڵگەی ڕەشیدەوە. ئەم شوێنە کەم دەرەتانەی ئێرە ئەودا تەسکە جێی ئەوەی تێدا نابێتەوە باسی ئەو جۆرەها تەنگ پێ هەڵچینەنە دەست ئەن قەستانە بژێڕمەوە کە بەرامبەر بە خێزانە شێخەکانی تر و تێک ڕای بارزانیەکان کران. نەخشەکەی بەدرەدین عەلی بە هاوکاری لەگەڵ هەندێک جاشاندا.
بەدرەدین عەلی کە کرابوو بە پارێزگاری هەولێر هیچ هەست و سۆزێکی مرۆڤانەی لە دڵدا نەبوو. بەگرە لە هەموو هەستێکی نیشتیمانیدا شۆرابوو. سەید کە چی کرد؟ خێزانەکانی گوندەکانی دەوروبەر و دراوسەی بارزان هەموو لە مێرگەسۆر و گوندی بارزان خڕبووبوونەوە. تیپەکانی جاش و یەکەکانی سوپاش گەمارۆیاندا بوون. بەدرەدین عەلیش کە ئەمەیدی دەستیدایە گەرمکردنی هۆیەکانی تۆڵەسەندنەوە و کەوتە هەوڵدان بۆ ژیاندەوەی ناحەزیە کۆنەکانی نێوان ئەو جاشان و بارزانیەکان لە ڕێگەی هاندانیان لە دژی بارزانیەکان و چاوپۆشیکردن لە دەستدرێژیکردنەکانیان بۆ سەر بارزانیەکان. هەندێکیش لە جاشە و سوورچی و زێباریەکان کەوتنە هەڵگیرساندنی ئاگری فیتنە و دەستدرێژی بۆ سەر بارزانیەکان. بەڵام عەمید حەسەن عەبوود هەڵوێستێکی توندی وەرگرت و نەیهێشت ئەوەی دەیانویست بیکەن جێبەجێ ببێ و فەرمانی دەرکردنیانی لە ناوچەکەدا. بنەمای دوژمنایەتی نێوان ئەم سەرکردەیی سوپا و بەدرەدین عەلی لێرەوە بوو. بارزانیش ئەم پیاوەتی حەسەن عەبوودی هەرگیز لە یاد نەکرد و کە بەعسیەکان لە هەشتی شوباتی 1963دا هاتنە سەر حکم و حەسەن عەبوودیان گرت و بڕیاری کوشتنیاندا. بارزانی ئەو پیاوەتی زووی حەسەن عەبوودی لە یاد بوو نەیهێشت ئەو چارەنووسەی بۆیان بڕیاردا بوو جێبەجێ بکەن و لە مردنی ڕزگار کرد. بارزانیەکانیش هەروەها ئەم هەڵوێستە مەردانەی ئەم سەرکردیان لەبیر نەچۆتەوە و هەمیشە یادی دەکەنەوە. لە مێرگەسۆریش کۆمەڵی لە جاژگەلی سۆفی و هەرکیەکان هاتن و ویسیان بە ڕەزامەندی و چاوپۆشیکردنی عەقید وهابی و بەدرەدین عەلی بێنە ناودێوە. زۆر چاکم لە یادە چۆن دەنگی گولەی جاشەکانم گوێ لێ دەبوو چەند لەوە دەترسین ئەوانە هێرشمان بێنە سەر و خوێن و ماڵمان حەڵاڵ بکەن. لێرشدا بە پێویستی دەزانم مەردایەتێکی ئەسعەد شێتنە بگێڕمەوە. لەگەڵ ئەوەشدا کە لەوە و پاش هەمیشە هەریەکێ بووە لە سەرۆک جاشەکان. ئەم پیاوە چەکدارەکانی خۆی خڕکردەوە و وەکو دیوارێک لە ڕووی ئەو هێرش و هاوارانەدا وەستا و پێیوتن بچن بە پێشوازی مەرگی خۆتانەوە. ئێمە پێویستە لەسەرمان تا دوادڵۆپی خوێنمان داکۆکی لەم بنەماڵێ بکەین. ڕوشی کردە عەقید وهابی و پێیوت ئەگەر شەڕ لە نێوان حکوومەت و بارزانیاندا بێ من لەگەڵ حکوومەتم، بەڵام ئەگەر لە نێوان خێڵەکان و بارزانیاندا بێ ئەوە من لەگەڵ بارزانیانم. جاشەکان چەندین گوندی خێڵی دۆڵۆمەڕی و شێروانی و گەردیان سووتان کە دانیشتوانیان چۆڵیان کردبوون و بۆ خۆیان پەنایان بردووە بەر مێرگەسۆر وەک پێشتر باسمان کرد. کاچی محەممەد ئاغای مێرگەسۆری خزمەت گوزاری خۆی دەخستە پێش دەم عەقید وهابی و چەند پارچە چەکی لێوەرگرت و کەوتە شەڕ لەگەڵ شۆڕژگەڕاندا. بەڵام کە هەر پێش قەرەوەڵەکانی هێزی پێشبەرگە بە سەرکردایەتی محەممەد ئەمین میرخان دەرکەوتن ئەو پێوە ناو هەڵات. لەو دەمەدا نێزیکی 1000 پێشمەرگەی چەکدار لە دوو گوندی دۆرێ و لێڕابیر لە دەوری بارزانی خڕ ببوونەوە. شێخ ئەحمەد دیتی کەوا بەهۆی ڕێکەوتنی نێوان جاشان و سەرلەشکری هێزی نیزامی حکوومەت عەقید وهابیەوە مەترسی بۆ سەر بنەماڵی بارزانی بووە بە شتێکی بێگومان. بۆیە هیچ چارێکی بۆ ئەم مەترسیە لەوە بەولاوە نەدی کە پەیوەندی بە بارزانیەوە بکە و داوای یارمەتی هێزەکانی لێ بکە بۆ لادانی ئەم مەترسیە. یەکێکی نەر بارودۆخەکەی بۆ باس بکە و هانی بدا کە بەخۆی و پێشمەرگەکانیەوە بێت و بێتە پێشەوە و نیازی جاشەکان پوچەڵ کاتەوە و بەری هەر هێرشێکیان بگرێ کە لەوانە بێ بیهێنن. بارزانیش بە فەرمانەکەی شێخ ئەحمەدی کرد و پێشمەرگەکانی بەرەو مێرگەسوور بەڕێ کرد تا لە پڕ و بێ ئەوەی ئەوان پێ بزانن لە 2 کیلۆمەتر لە ڕۆژهەڵاتی مێرگەسۆرەوە بدا بەسەر کۆمەڵە گەلی جاشاندا. جاشەکان خۆیان لەبەر پەلامارەکەی بارزانیدا پێ نەگیرا و لە یەکەم پێکداداندا هەڵاتن و پشتیان هەڵکرد و بێ ئەوەی لابکەنەوە بۆ دواوە سیدەکان و ڕەوان دەست خۆتان بگرن وا هاتی. پێشمەرگە دەوری مێرگەسۆریان گرت و سوپا نیزامیەکەی حکوومەتیان گەمارۆدا و عەقید وهابی هیچی پێ نەکرا و چارێکی نەدی لەوە بەولاوە کە دەستە و دامێنی ئەو کەسانە ببێ کە کەمێک لەوە و پێش لە ژێر ڕەحمەتی خۆی دابوون. داوای یارمەتی لە ئیدریسی برام کرد و بانگی کرد بۆ لای خۆی. ئیدریس و بنەماڵی بارزانی لە ماڵەکانی خوار لێژاییەکەوە لە گەڕەکی ئاواژێری بوون لەو خانۆدا کە کەکشار و خزمەکانی پێیان دابوون تیایاندا دانیشن. ماڵەکانی شێخ ئەحمەد و خێزانەکەشی لە بەرزاییەکە دابوون لەو شوێنەدا کە بارەگای سوپاش لەوێ بوو. عەقید وهابی بە کوردبینی و کەریەتی خۆی مەبەستی ئەوە بۆ ئیدریس و ماڵە نێزیکەکانی شێخ ئەحمەد کا بە قەڵغانێک خۆی لە هێرشی چاوەڕوانکراوی پێشمەرگە پێ بپارێزێ و ئەندامانی بنەماڵش بکا بە دیوارێک تا لە پشتیەوە پەنا بگرێ یا وەک بارمتە لای خۆیان بیهێڵێتەوە. بەڵکو بەهۆی ئەوانەوە لە هەر هێرشێکی پێشمەرگە بێترس بێ کە لە خەیاڵی خۆیدا دروستی کردهبوو. بێ ئاگا لەوە کە هەرگیز ڕێی تێ ناچێ پێشمەرگە لە هیچ شوێنێکدا جموجۆڵی چەکداری یا هیچ بەرەو ڕوو بە ڕووبوونەیەک بکەن
مادەم شێخ ئەحمەد لەو شوێنەدا بێ. تا بوو بە 15 ئەم مانگە ناوچەکە هەمووی لە جاشان خاوێن بووە و لە هێزی نیزامی بەولاوی تێدا نەما کە بە پێی ڕێکەوتنەکەی نێوان عەبدولکەریم قاسم و شێخ ئەحمەد لە بارزان و مێرگە سۆردا مابوونەوە. ئەویش بە مەرجێ مانەوەیان لەو شوێنەدا کاتی بێ. لە کۆتایی تشرینی دووەمی 1961دا ڕێگەی خێزانەکان ماندرا بگەڕێنەوە بۆ بارزان و ڕێگەی خێزانی بارزانیش درا لە گوندی بێدار و نیشتەجێ ببن کە دەکەوێتە ناوەڕاستی ڕێی نێوان بارزان و مێرگە سۆر. خەڵکی گوندەکە میێوانداریان کردین و چیان پێکرا بۆ دابینکردنی حەسانەوەمان کردیان. تەنانەت خانووەکانی خۆشیان بۆ چۆڵ کردین. ئێمە هەمیشە قەرزارباری چاکەی ئەمانەین، خوددا پاداشتی چاکەیان بداتەوە. لێبوردنێک لە عەبدولکەریم قاسمەوە. پاش ئەو پێکدادانە کورتەی لە دەوروبەری مێرگە سۆردا ڕوویدا، قاسم بۆی دەرکەوت جاشەکان چەند لاواز و بێورن. هەروەها تێگەیشتن ناڕەحەتی و مەینەتیە تووشی هێزی سوپا دەبێ لە هەر پێکدادانێکدا کە ڕەنگە لەمە و پاش و لە هەر شەڕێکی درێژخایەندا ڕووبدا. ڕەنگ بێ لە هەمان کاتدا واشی بەخێڵدا هاتبێ کەوا مەلا مستەفا ئامادەیە بۆ پەسەندکردنی هەر بڕیارێکی لێخۆشبوون هەر بە مەرجێ قەدر و حورمەتی لەکەدار نەکە. بۆیە دەست پێش خەریکی کرد و پەیوەندی بە شێخ ئەحمەدەوە کرد و داوای لێکرد کەسێ بنێرێ بۆ لای مەلا مستەفا پێی ڕاگەێنێ کەوا عەبدولکەریم ئامادەیە لێی خۆش ببێ بە مەرجێ لە ناوچەی بارزان نەمێنێ و ئەو واتە قاسم وای پێ باشترە لە بەغدا بێ و لە پایتەخت بمێنێتەوە. من لەو باوەڕدەم کەوا قاسم لەوە بێگومان بووە کە مەلا مستەفا بێ هیچ دوو دڵیەک بە پیر ئەو پێشنیازەوە دەچێ و بە پێی ئەم باوەڕی خۆی کەوتە خۆ ئامادەکردن واک بڵی پێشنیازەکەی هاتۆتە دی و بووە بەڕاست. بۆیە فەرمانیدا بە فەرماندەری لیوای سێیەم لە ڕەواندز بۆ خۆی بڕوا بۆ مێرگە سۆر و هەر خۆی پێشوازی لە مەلا مستەفا بکە و لەگەڵ خۆی دابیێنێ بۆ بەغدا. شێخ ئەحمەدیش عوسمانی کوڕی و محەممەد ئاغای مێرگە سۆری نار بۆ لای مەلا مستەفا کە لە دوو گوندی بێی و کانی بۆت لە پشت چیای شیرینەوە لەشکری خۆی جماندە بوو خۆشی ئامادە دەکرد لە ناوچەکە بکشێتەوە. نامەکەی عەبدولکەریمیاندا بە مەلا مستەفا بۆ چوونی شێخ ئەحمەد خۆشی ئەوە بوو مەلا مستەفا بەدەم ئەب بانگێشتەی قاسمەوە نەچێ و باگوێری ئەو ڕێکەوتنەی خۆی لەگەڵی ڕێکەوت بوو پشت بەخوا بەردەوام بڕوە بۆ پێشەوە. وەڵامی بارزانیش لەسەر پێشنیازەکەی عەبدولکەریم قاسم ئەمە بوو: من تاوانبار نیم تا داوای لێبوردنت لێ بکەم. تۆ پێویستە داوای لێبوردن بۆ خۆت لەو تاوانە بکەی کە دەرحەق بە گەلی کوردت کردوون. بە یارمەتی خوۆش بەم نێزیکانە پیشانت دەدەم کێ تاوانبارە و کێ پێویستی بەوەیە گەل لێی ببورێ. کۆبوونەوەیەک لە گوندی سەیدان دەرگوبەس گەیشتە حکومەت کەوا بارزانی سەخت بریندار کراوە و بەهۆی برینەکەیەوە ژیانی لە مەترسیدایە. دەنگ و باسەکە زۆر زل کرا و ئەوەندەی پێوە نرا مەسەلەکە گەیشتە ئەو ڕادەیە هەواڵی مردنی کرا بە شتێکی ڕاست و ڕوودا و لەوانەشە مەبەست لە زڕاندنی ئەم دەنگ و باسە درۆینە ئەوە بوو بێ کە کار بکاتە سەر ورەی میلەتی کورد و لە ڕاستیشدا ئەمە ڕوویدا. بەم بۆنەیەوە دەمەوێ ئەم ڕووداوە بژێڕمەوە. سەربازێکی کورد لە ڕیزی هێزی نیزامی لە مێرگە سۆر لە دوکانێکدا ناسیمی و هاتە لام. لێم نزیک بووە و زۆری لێ کردم کەوا سوێندی بۆ بخۆم ڕاستی پێ دەڵێم. وتی ڕاستە مەلا مستەفا بریندارە؟ وتم درۆیە و بارزانی ساخ و سەلامەتە و تەنانەت شوێنێکیشی نەڕووشاوە. سەربازەکە هەر کە ئەمەی لێ بیستم لەبەر شادمانی فرەی خۆی هەڵدا و کەڵەمبازێکی برد و هاواری کرد سپاس بۆ خۆ. ئەوجا بەڕاکردن ڕای کرد و وتی داڕۆم ئەمش دەخۆشە بە برادر و هاوڕێکانم دەگەێنم. لە کاتێکدا کە لایەنە حکوومەتیەکان خەریکی ئەوە بوون ئەم هەواڵە درۆینیان بە هەموو لایەکدا بڵاو دەکردەوە. مەلا مستەفا بەڕێوە بوو بۆ سەیدان دەچوو. بیستی تشرینی یەکەم گەیشتەی سەیدان و فەرمانیدا هەموو تیپەکانی تری پێشمەرگە لەو گوندەدا کۆ ببنەوە. ژمارەیان وەک پێشتری ژوتمان گەیشتە نێزیکەی 1000 کەس. مەلا مستەفا کۆبنەوەکەی بە وتەیەک دەست پێ کرد تیایدا وتی برایینە نازانم پاشەڕۆژ چی بۆ حەشارداوە تا ئەو پەڕیتوانی خۆم بەربارەکانێ دەکەم و تا بتوانم کوردستان بەجێ ناهێڵم. ئەگەر هیچ هەوڵ و تەقەلایەکیشم لە دەسەڵاتدا نەما و وام لێ هات نەتوانم لەوە زیاتر بەردەوام بم داچم بۆ سووریا. ئەوە تا ئێوە دەبینن من بە ئارەزوی خۆم مەرگم بۆ خۆم هەڵبژاردووە. جا ئەو کەسەی مرگ بۆ خۆی هەڵدەبژێرێ با لەگەڵم بمێنێ. من بەم ڕێگەی خۆمدا هەر دەڕۆم بۆ پێشەوە و لەوە بەولاوە کە لەگەڵ خۆمم هەڵگرتووە لاچەک و فیشەک و پارەیەکی کەم هیچی ترم پێ نییە. ئەوە هەموو ئەوەیە کە من هەمە. ئەوانەی لە مەرگ و برسێتی و سەرما ناترسن با لەگەڵم بمێننەوە. ئەوانش کە چاوەڕی هیچم لێ ناکەن با بمێننەوە. چونکە منیش وەک ئێوەم. نە پارەم هەیە و نەچەک.
بەڵام ئەوانەی کە وزەی لە ئەستۆگرتنی ئەم ناڕەحەتیان نییە کە بۆم باسکردن با بڕۆن بەڕێ خۆیانەوە و خوا پاداشتی خۆیان بداتەوە، چونکە تا ئێستا زۆریان لە ئەستۆ گرتووە و لەم ڕێگایەدا ماندوو بوون. دەمەوێت سەرەڕای ئەم قسانم ئەوەش بڵێم کەوا ئێمە نەتەوەیەکی مسلمانی کوردی ستەم دیدەی. پێویستە لەسەرمان داکۆکی لە ماف و شەرەفی خۆمان بکەین. مایی شکۆ و شانازی و شەرەفیشمان دەبێت کە گیانی خۆمان بکەین بە قوربانی ئازادی میلەتەکەمان. پاشان لای کردەوە بەلای حسێن جەرجی سپێندرۆیدا کە یەکێ بۆ لەو هەڤاڵانەی لەگەڵیدا چووبوون بۆ تاراوگا لە یەکێتی سۆڤێت و تەمەنی لە 70 تێپەڕی کردبوو پێیوت حوسێن تۆ پیر بووی، بڕۆ بۆ ماڵ و بۆ خۆت بحەسێەوە، با منداڵەکانت لە جیاتی لەگەڵما بمێنەوە. حوسێن وەڵامی دایەوە مەلا مستەفا من لەگەڵ ئەوانە بۆ لە جێی خۆم نابزم و ناگەڕێمەوە بۆ ماڵ. تۆش ئەگەر حەزت لێیە بۆ خۆت بگەڕێ بۆ ماڵی خۆت خوات لەگەڵ بێ. ژماری پێشمەرگە بارزانیەکان لە دەوروبەری 600 کەسدا بوو. ئەوانی تریشیان کە 500 کەسێک بوون لە خێڵەکانی نێروەیی و گۆران و بەرواری ژێری و ئامێدی بوون. ئەمانە هەموو بڕیاریاندا بوو تا دواناسیان لەگەڵ بارزانی دابن و لە ژێر سەرکردایەتی ئەودا و لە فەرمانی ئەو دەرنەچن. بزوتن بەرەو ناوچەی نێروە. دەستپاکی پێویستی دەکات لەسرم باسی ئەو هەڵوێستە قارەمانیە جوانە بخەمە سەر کاغەز کە خێڵی نێروەی لەو ڕۆژە سەختانەدا لە پاڵ بارزانی و شۆڕشدا وەستان و جاڕیاندا کە لەگەڵ بارزانی شۆڕشن و پیاوەکانیان بە چەک و سامان و دەرامەتیانەوە چوونە پاڵ پێشمەرگە و چارەنووسی خۆیان بە چارەنووسی ئەوانەوە بەست کە هاوبەشیکردنی بارزانیان لە خەبات لە هەر هەڵوێستێکی تر پێچاکتر بوو. ژمارێکی زۆریان لە مەیدانی خەباتدا لێکەوتن و شەهید بوون. یەکێکیان سەرکردەی قارەمان نەزمی نێروەیی بوو کە لە 23 تشرینی 1961دا لە شەڕی چۆم جیهاندا شەهید کرا. کەسانی تریش هەبوون لە خێڵەکانی گۆران و مزوری ژێری و بەرواری ژێری و ئامێدی چوونە پاڵ بارزانی و لە گوندی سەیدان و لەگەڵیدا ڕۆیشتن بۆ ناوچەی نێروە و هەندێکیان تا دوایی لەگەڵی مانەوە و هەندێکیشان ڕیزەکانی شۆڕشیان بەجێهێشت و لە دوا قۆناغدا چوونە پاڵ هێزەکانی حکومەتەوە. مێژووی شۆڕش هەڵوێستی جوانی بۆ نێروێیەکان تۆمار کردووە کە چ لە خۆبردن و دڵسۆزیەکیان پیشاندەوە و چێ باخشش و قوربانیدانێکیان لە داکۆکی لە خاکی نیشتیمان و لا مەسەلەی ڕزگاری خوازیدا هەبووە. لەبەرەوە زۆر شتێکی بەجێ و سروشتی بوو هێزەکانی بارزانی بەرەو شوێنەکانی ئەم خێڵە دڵسۆزە بجوڵێن کە لە 21 تشرینی 1961دا گەیشتنە ئەوێ و سەرکردایەتەکانی هێزە شۆڕژێڕەکان بەم جۆرەی بنەوە لەوێ ڕێکخران. یەکەم محەممەد ئەمین میرخان بە سەرکردایەتی هێزێکی 250 کەسی لە پێشمەرگە. دووەم حاجی بێرۆخی بە سەرکردایەتی هێزێکی تری ئەوەندا پێشمەرگە. سێم حەسۆ میرخان دۆڵۆمەڕی ئەویش بە سەرکردایەتی هێزێکی تری ئەوەندە پێشمەرگە. چوارەم ئەیسا سوار هەروە ئەویش بە سەرکردایەتی هێزێکی تری ئەوەندە پێشمەرگە. چەند یارمەتی دەرێکیش بۆ هەر کام لەم چوارە لە ناوچەی تردا دانران. بارزانی ئەسعەد خۆشەوی بە یارمەتیدەری شەخسی خۆی لەگەڵ چەند کەسێکی تردا لە لای خۆی هێشتەوە. هێزێکی تایبەتیش بە سەرکردایەتی عوزێر محەممەد دۆڵۆمەڕی بۆ پارێزگاری بارزانی گوێ کرایەوە. ئەم فەرمان و ڕاستپێریانی خوارەوەش بەسەر پێشمەرگەدا بڵاو کرانەوە. یەکەم نەچوونە ناو هیچ گوندێک بە هەر بیانوویەک نەوە گوندەکە تووشاری بۆمبارانی ئاسمانی ببێ. دووەم قەدەخەکردنی بە یەکجاری زەوتکردنی هەر شتێک یا بە زۆر سندنی لە دانیشتوانی گوندان. سێم گوێڕایەڵی پێشمەرگە بۆ ئەو فەرمانانەی لە سەرکردەکانیانەوە دەردەچن بە هیچ بەرپەرشدانەوە دۆدڵیەک. چوارەم بەفیڕۆنەدانی فیشەک بەبێ سوود و دەستپێوەگرتنی بە تەواوی. پێنجەم خۆپاراستنی تەواو لەکەوتنە بەر بۆمبارانی ئاسمانی تۆپباران. شەشەم سووربوون لەسەر دەستنیشانکردنی خاڵە لاوازەکانی دوژمن و هێرشبردنە سەری لەو خاڵانەوە. حەوتەم قەدەخەکردنی کوشتن و سوکایەتیکردن و ئازاردانی دیل بە هیچ جۆرێ. هەشتەم پێویستی ئاڵوگۆڕکردنی هاوکاری لە نێوان هەموو هێزەکاندا و دەستپێشخەری لەلایەن هەر هێزێکەوە بۆ یارمەتیدانی هەر هێزێکی تر کە کەوت بێتە جەنگەوە. هەروەها پەنابردنە بەرجەنگی پارتیزانی بە چەند تاخمێکی بچووک کارێکی پێویستە با مەبەستی کەمکردنەوەی قەواری زیان تا کەمترین ڕادەیەک کە لە دەسەڵات دابێ. فەرمان و ڕاستپێری تریشە بوون، بەڵام ئەمانی باسم کردن لە هەمویان پڕ بایەختر بوون. بەرەوخێڵی بەرواری باڵا لە 24 تشرینی 1961دا هێزەکانی پێشمەرگە لە زەی گەورەوە پەڕینەوە و گەیشتنە ئالوکە و پاشان گواستیانەوە بۆ تەڕوان شو سەرزێڕی.
محسین باگی بەرواری و جاشەکانی لێوێ بوون. تەبای کۆمەڵێک پۆلیسی عێراقی لە کانیماسی ڕێیان لە پێشمەرگە گرت و ڕێیان نەدەدا تێپەڕن و هەرچی هەوڵیان لەگەڵ درا سوودی نەبوو. لەبەرەوە چار نەبوو دەبوو پێشمەرگە بەهێزی چەکڕێ بۆ خۆیان بکەنەوە. ماوەیەکی کەم دوای ئەوەی شەڕ دەستی پێکرد، ئیتر ئەوەندەی پێ نەچوو مافرێزەکانی پۆلیس و جاش هەڵاتن و ڕێی هەڵاتنیشیان نەبوو مەگەر لە سنووری تورکیا بپەڕنەوە چونکە ڕێگەی ئامێدی گیرا بوو. هەروەها ڕێگەی بێگۆڤاش کە بەدەست چەند تیپێکی پێشمەرگەوە بوو، جیا لەوانی هاتبوونە پاڵ بارزانی کە ئەمانش بە گەیشتنی هێزەکانی بارزانی ئەوەندەی تر وریان زیادی کرد. لەو ڕۆژانەدا عەلی عەسکەری بارپرسی لقی یەکەمی پارتی بوو. هات بۆ لای بارزانی بۆ ئەوەی لەوێ لای ئەو بحەوێتەوە و لە ڕاوەدووی هێزەکانی حکوومەت ڕزگاری ببێ کە بە گەرم و گوڕی لە دووی دەگەڕان بیگرن. ئەو لەو ڕۆژانەدا و تا ماوەیەکیش بەردەوام دەیوت و دەیوتەوە کەوا بۆ یەکەم جار پاش چەند مانگ زەحمەت و مەینەتی و ڕاوەدوونان و خۆشاردنەوە و داربەدەری ئامن و ئەمانی دەستگیر بووە و دەتوانێت بێترز لە بارەگەی بارزانیدا چاو بە یەک دابنێ. هەروەها زانیشمان کەوا هاوڵاتیانی کوردی گوندی داشتانەی تورکیا بافیکە و گاڵتە پێکردن و هۆیە کێشان پێشوازیان لە محسین بەرواری و جاشەکانی کردبوو. بە جۆرێ تەنگیان پێ هەڵچنی بوون کە ناچار ببوون داوای یارمەتی لە تورکان بکەن و خۆیان دابوو بەدەستیانەوە و ئەوانیش لەلایەن خۆیانەوە گێڕابوویانەوە بۆ عێراق. لەم کردەوە گەلەدا 4 پێشمەرگە شەهید کران، هەمویان نێروەیی بوون. زیانی جاشەکانیش دەکوژرا و چەندی لێک بوو. ورەی پێشمەرگە بەم سەرکەوتنە و بەو دەنگەی لە هەموو لایەکی کوردستاندا دایەوە و زۆر بەرز بووە و گەڕوتینێکی دا بە شۆڕش و تیپەکانی تری پێشمەرگە و ئەندامانی پارتی کە بڵاویان لێ کردبوو لە چیاودۆڵ و دەرەکاندا پەنایان گرتبوو. پاش ئەمە ئیتر ڕۆژانە ژمارێکی زۆر جەنگاوەر داهاتنە ناو سوپای شۆڕشەوە. مانگی تشرینی یەکەم هێشتا تەواو نەبوو. شۆڕش نێزیکەی 2000 پێشمەرگەی هەبوو.